دوای توندبوونەوەی گرژەکانی ئەم دوایەی نێوان مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق و سەرکردەی بەشێک لە گروپە میلیشیەکانی حەشدی شەعبی کە بەهۆی هێرشکردنە سەر باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق دروست بوو هەوڵێک بۆ لێک نزیکبوونەوەی نێوانیان دەستی پێکردووە. حەسەن فەدعەم ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هاوپەیمانی هێزە عێراقیەکان ڕایگەیاندووە. قەیس غەزعەلی سەرۆکی گروپی ئەسایبی ئەهلی حەق پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ مستەفا کازمی ئەنجام داوە بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە و باسییان لەو فەرماندەی حەشدی شەعبی کردووە کە تۆمەتبارە بە هێرشکردنە سەر ناوچەی سەوز و لەلایەن دژە تیرۆری عێراقەوە دەستگیر کراوە. هەروە نەعیم عەبودی پەرلەمانتاری هاوپەیمانی فەتح ڕایگەیاندووە هەوڵێکی سەرکردە سیاسیەکان هەیە بۆ لێک نزیککردنەوەی نێوان کازمی و قەیس غەزعەلی و باسیش لەوە کراوە کە حکومەتی عێراق جارێکی تر هیچ فەرماندەیەکی حەشد دەستگیر نەکات بەبێ ئاگاداری ئەوان. باوتەی سەرچاوەکان کازمی کۆتا دەرفەتی لەبەردەستە بۆ ئەوەی هەژمونی دەوڵەت بسەپێنێت بەسەر ئەو گروپانەی حەشدی شەعبی کە هەڕەشەن بۆ سەر ئاسایشی عێراق. بۆ ئەو مەبەستەش هەوڵی داوە لە ڕێگەی موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر هێزی گروپەکانی تری حەشد کەم بکاتەوە. مستەفا کازمی بۆ ئەو مەبەستە قازم ئەعرەجی سەرۆکی دەستگای هەواڵگری عێراقی ڕاست پاردووە بۆ ئەوەی دانوستان لەگەڵ موقتەدا سەدر بکات تا ڕای بکێشێتە ناو دۆسەی کەمکردنەوەی هەژمونی گروپەکانی تری حەشدی شەعبی بۆ ئەوەی ئارامی لە بەغداد لە بەرژەوەندی ئەمریکا بپارێزن و لە بەرامبەردا بەرژەوەندیەکانی سەدر پارێزراو بێت. پلانەکەی کازمی و سەدر بۆ ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان تەنها لە چوارچێوەی ئەمنی نییە بەڵکو و ڕوویەکی سیاسیشی هەیە و بە جۆرێک چاوەڕوان دەکرێت کار بکەن بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتوو کاری پێکەوەی بکەن بەلای واشنگتۆندا هاوکێشە سیاسیەکە بشکێننەوە. سەرباری هێوربوونەوەی ڕەوشەکە و هەوڵەکانیش بۆ نێوەندگیری نێوان کازمی و گروپە چەکدارەکان بەڵام چاوەڕوان ناکرێت ئەو نێوەندگیریە بچێتە سەر چونکە بەشێک لە گروپە چەکدارەکان بەتایبەت ئەوانەی سەر بە ئێرانن بە ئاشکرا هەڕەشەی ئەوە دەکەن کە هێرشەکانیان بۆ سەر باڵۆزخانەی ئەمریکا لە عێراق بەردەوام دەبێت.